ژیان یەکی زوو هەتاوێکی ڕوون و بێ لە چاو بێ لە چاو بێ لە چاو 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 ئەسمان گەشت بوو هاورێکی ڕەش هات دوژمن گەبارۆ یاسۆیدا و پارتیجانۆ بورتامی ڤیا و بێ لە چاو بێ لە چاو بێ لە چاو 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 پارتیجانۆ بورتامی ڤیا che mi sento di morero. وشويستي من من شهيد بوم وبلا تشاو بلا تشاو بلا تشاو 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 لسر ترميمن نكيتو شيوان لشوين دارم بمنيجان وشويني من بليني بيبدا وبلا تشاو بلا تشاو بلا تشاو 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 روجي سر كاوتن ورا سر قرن مجدي azadîm bû bêhna. Neler konuştum. Agalese hiç ne bu şey. Agalese azadi و خاص şey. خاطر جوانامون بعد 80 سال این دینی که میخواد مردم رو بکشه سختگاه رو از سر اون برمیدارن. کردستان کردستان کوهستانی فاسیستان اظهار پشیمونی نکردم اون پرورم زده بود که مطلب اظهار پشیمونی نکرد و من اینطور بودم که دقیقا سرحد بیان bizim kızdı sen canım kızın بیان bizim uşaktı sen canım uşağın Hakkını verirsen bir neden. شمالي هذا الشني بسوز وتاو دام البهار ما في داقين داري وراتكم باو وكم باو من جيل موجيل مويد ويا زران أولي فلان نيسان وانقر دهاويب ميلي مواد ولا نجان خيلي مواد ولا نجان خيلي مواد ولا نجان سواي باوك كزاو
مسكر زيني بتسا من بسوس لا والسنام باقين ترم لو هناسا من باورهم كوما لزام ديري زوي دلرزنم شيو كنان لا بندنم هموجيان هاجنم دهاجنم من روناكي يا سجنم وابتا وضيم بوجه دسان من شورشي مادر السورة كي كردستان هاجر السورة كي كردستان هاجر السورة كي كردستان هاجر السورة كي كردستان هاجر السورة كي كردستان ئەو کەتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ جارێکی تر لە خزمەتتان نام لە پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆ. ئازیزان، هەروەک پێشتر بە ئاگاداریتانم گەیاندبوو ئەوڕۆ چاوپێکەوتنێکمانە بێ لەگەڵ کاک حەمەی خاکی ڕۆژنامەوان و ئاسووڕاوی سیاسی و کادری لە مێژووی کۆمەڵە. بەڵام کاک حەمە کێشەیەکی تکنیکی هەیە، جارێ ئێستا نەهاتوۆتە سەرخەت. باسی ئەو ڕۆمان سەبارەتە بە دوایین گۆڕانکاریەکانی شۆڕشی ژینا. هەروەک بۆ خۆشتان لە هەموو بەرنامەهای تەلەڤیزیۆنی و لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بینیوتانە و بۆ خۆشتان لە جەرگەی خەباتی شۆڕشی ژینان. ئەو شۆڕشە پتر لە 5 مانگە لە ئارایەوە و زۆر دەستکەوتی بەدەستێناوە. ئەو شۆڕشە پاشکشەیەکی زۆر بەهێزی بە کۆماری ئیسلامی کردووە، بە جۆرێک کۆماری ئیسلامی تازە دوا ناتوانێت بگەڕێتەوە ئەو ئاستەی پێش لە شۆڕشی ژینە. تەبعەن ئێمە پێمان خۆشە لەسەر ئەم باسە لەگەڵ کاک حەمەی خاکی قسە بکەین کە هەندێک مەسایلی کە هاتووەتە پێشەوە، بەڵام جارێک کاک حەمە ئامادە نییە. ئەگەر ئیجازەم پێ بدەن داواکەم لە هاوڕێی هاوکارم کلیپێکی تریش دابنێ. ئەزانم ئێوەی ئازیز تامەزرۆن و دابنیشن چاو لەو بەرنامەیە بکەن، بەڵام با من پەیوەندیەک بە کاک حەمەوە بکەم و داواکەم لە هاوڕێی هاوکارم کلیپێکی تر دابنێت، با من زەنگێک بۆ کاک حەمە لێ بدەم. ئاگری شۆڕش هەڵی کرد لە شار بە شاری کوردستان، بووینە ئاڵا هەڵگری شەڕ دژی قەڵای داگیرکەرە. بمان کوژن بە خۆم پارە و بۆم بۆ بوو لەو کیمیا باران، ئێمە فێرین کە بین بە دەنگ بۆ تەرمی بێدەنگی یارە. هاواری ژین و ئازادی یەکسانی بۆ توارەکەن، ژوویەکی نوێ ئەنووسێ بەدڵۆ بە خوێنی یارم. کچانی خۆر هەڵان وێستان سینەیان کردووە بە قەڵغان، بەدەستی خاڵی و بێچەرخ بوونە شێری شەقامەکان. بۆنی باروت و گاز و خوێن هەستی بەرخۆدانی هەژاند، سەری هەڵدا گەلی تووڕا بەرەو ئاسۆی ڕوونی ژیان. جەژنی سەرکەوتن نزیکە ڕۆژی ڕووناکی بۆ گەلان، بەرزەگرین یادی ڕۆڵەی کورددا سرودی ئەی شەهیدان. هەستانەوە چەند پیرۆزەنەوەی بوێری کوردستان، ژن و ژیان و ئازادی هێمای بەرزی ڕاپەڕی جان. هاواری ژین و ئازادی
سانی بۆ تەوارەکەم ژوێکی نوێ ئەنووسێ بدڵۆ پەخوێنی یارم کەجانی خۆر هەڵات لێستان سینەیان کردووە بە قەڵغام بەدەستی خاڵی و بێچەک بوونە شێری شەقامەکان بۆنی باروت و گاز و خوێن هەستی بەرخۆدانی هەژاند سەری هەڵدا گەلی تووڕا بەرەو ئاسۆی ڕوونی ژیان هەستانەوە سنەی قارەمان سنەی سەرکەشم سنەی ڕەنگی سوود ڕوومەتی گەشم سنەی پێشەنگێم سنەی سەر بزێ و سەرێردا ناخەیر بۆ زاڵم و دێو بە خەباتینێت شارەکەم کورسان دەنگی دایەوە ناوەدا جیهان هێناتە پێشێ بۆ جەرگەی خەبات کچ و کوڕانی خاکی ڕۆژهەڵات هێزی گەل هێزی گەل هێزە بۆ ئازادی بۆ ژیان بە شادی بە شادی هێزی گەل هێزی گەل هێزە بۆ ئازادی بۆ ژیان بە شادی بە شادی دەیڕوخێنین کۆڵەکەی زاڵمان وەکو هیچ نێری ناوی ئاڵمان ئازادی لە خیابانە نەک جێگەی دوژمن و بێگانە بێگانە ئێوە بازووی بەهێزی ژیانن ئێوە دلێر و دلبێنم ئەز زاینم دیرۆکێ دەخوادە دەحەوینم ئەزێزێک بزێک ئازادیێ شنووە بێ وەلێدینم دلبێنم ئەز زاینم دیرۆکێ دەخوادە دەحەوینم ئەزێزێک بزێک ئازادیێ شنووە بێ وەلێدینم دلبێنم ئەز زاینم دیرۆکێ دەخوادە دەحەوینم ئەزێزێک بزێک ئازادیێ شنووە بێ وەلێدینم دلبێنم ئەز زاینم دیرۆکێ دەخوادە دەحەوینم ئەزێزێک بزێک ئازادیێ شنووە بێ وەلێدینم
بو من کسنی کار لسر من بریار بدش بو من شترچیه سوکی بابو برایان میری دولتی اندازگیری ناسناکم یکی جوه ناسناکم یکی جوه ناسناکم از جنوب بنویسم چاره مصاحبون خو از تجاری قبول نکم بریار لسر جیان خو از جنوب بنویسم چاره مصاحبون خو از تجاری قبول نکم بریار لسر جیان خو از درگبم از بگرم از ببجم از بکنم کسنی بەڵێ بینەرانی خۆشەویست بە داوای لێبردن کاک هەمەی خاکی هێشتا کێشەی تکنیکەکەی حل نەبووە ئەوەی وا باسی ئەو ڕۆمانە تەبعەن هێشتا ماتڵە بین هیوادارین هەچی زووتر بێتە سەرخەت بەڵام پێم خۆشە تاکو کاک حەمەد دێتە سەرخەت ئیشارە بە چەند شت بکەم کە لەو ڕۆژانەدا هاتووەتە پێشەوە یەکێکی ئەوەیە کە وا پێدەچوو کە بڕێک لە ئاخێزی جەماوەری تۆزێک کەمی کردووە یا زۆر دیار نییە هەرچەند وان نییە شکل و شێوەیە و ئاخێزی جەماوەری گۆڕدراوە زۆرتر بە شەوان بەشێکی شێوەیە کە بەڕاستی کۆماری ئیسلامی حکوومەتێکی دەڕەندەیە لەگەڵ نەیارانی خۆی بە شێوەیەکی زۆر زۆر وەحشیانە ڕەفتارەکەات لەو ماوەدا بەشێک زۆر لە هەڵسوڕاوان و ئەوانەی وا لە تەزاوراتەکان و اعتراضاتەکانە بەشداریان کردو گرتوێتی و بەڕێکیان بێسەر و شوێنن بەشێکیان زۆر ئەشکەنجە کراون بەشێکیان هینیان لێ گیراوە ئاعترافی ئیجباریان لێ گیراوە بۆیە یەک لەحزە بە کاک حەمە بڵێم وا دیارە ئەوەیە کە ئەو بەشێکیان هینیان لە گیراوە ئاعتراف پشتیوان لە گیراوە بەڵام لە بەشێک لە شارەکانی کوردستان و بەلوچستان ناڕەزایەتەکان هەر بە شێوەی تەظاهرات و اعتراضات لە خیابانەکان و لە کۆڵانەکان و لە مەحەلاتە هەر درێژە هەیە و لە هێنیشە لە هەروە لە شوێنەکانی تریش اعتراضات بە شێوەی شەوان لە هەموو ماڵەکان شعارە درێت هەموو ئەمانە پیشانەداکەوەی اعتراضاتە نەخەوتووە بەردەوامە و ئەوە جزوی خصوصیەتی شۆڕشێکە شۆڕش بریتە لەوە ناتوانێت هەمیشە بەردەوام بێت دژمن هێرشەکە ئەبێت شۆڕشی باش بریتە لەوە کە تۆ بزانی لەکەیە پاشەکشێ بکەیت لەکایە پێشڕەوی بکەیت لەکەیە هەمووانە بێ لە یەک بدەیتەوە و ئەوە معنایەوەی ئەو شۆڕشە هەموو ئەو خصوصیاتی تایبەت بەخۆی هەیە کە چۆن ڕەفتار بکە لەگەڵ دشمنەکەیە بۆیە ئەم ئەوەی وا ئێمە چاوەڕوانمان کردووە دیسانەوە دوێنێ و پێرێ لە بڕێک لە شارەکان لە قرووە لە سنان لە زاهدان و هەروەتر لە ئیسفەهان اعتراضات دیسان دەستی پێکردێتەوە بە ئاورکردنەوە لەسەر شەقامەکان و لەسەر شوێنەکانی
شوێنەکانی هاتوچوو و ئەوە بۆ خۆی وای کردووە کە دەوڵەت دیسان تووشی دەستپاچەیی بووە و ئەو لە نظر خۆیەوە پیوا بوو پاشەکشەی کردووە بۆ شۆڕشە بەڵام ئەوە بینین کە هەرعان دیسان ئەو شۆڕشە لە ئارادایە. لەسەرم وەزعیەتە ئێمە لە ساحەی سیاسی دەرەوەی وڵاتیش و هەروەها لە ناویشەوە بڕێ گۆڕانکاریمان بینیوە. ئەو گۆڕانکاریانە بریتین لەوە کە لایەنێک لە ئۆپۆزیسیۆن کە بە تۆری واقعی زۆر کەم ناسرااو بوو، ناسراوەکو ئەوە ناوەکو شەخصیت ناسرا بێتن، کەسیانتیا بوو فوتباڵیست بووە یاکو ئەکتەری سینما بووە زۆریش ناسراوە یا فوتباڵیست بووە زۆریش پیرۆزی و سەرکەوتنی بۆ کۆماری ئیسلامی بەدەستێنەوە لەو لە حەزەوە ناسراوە وەکو ناسراوە، بەڵام لەباری سیاسیەوە لە توولی 4 ساڵی ڕابردووە هیچ یەک لەم کەسانە لەباری سیاسیەوە هینیان نەبووە بەو شێوەیە کە باید و شاید کە باسی ئەکرێ دەوریان نەبووە لە هیچ یەک لە ئەترازاتە نەخشیان نەبووە، نەیانتوانیوە بڕیار بدەن بە شۆڕشی سەرشەقام. ئێمە حزبی سیاسی زانین لە 44 ساڵی ڕابردووە زۆر جار بڕیاری مانگرتنی داوە، زۆر جار دەخاڵەتی کردووە، دەنگی ناڕزایەتەکانی گواستوتەوە، ئەمانە لە هیچکوێ دیار نەبوون. بەڵام ئێستا کە ئەزانن ئەو شۆڕشە بەرەو پێشەچێت و کۆماری ئیسلامی توانای بربەرەکانەی تقریبەن لێبراوە، لە ناوخوا تووشی کێشە بوون، بڕێک لە هێزەکانیان ناومید بوون یا ئەسڵەن بە قەولی فارسی فەرسوودە بوون و توانایی ئەویان نییە بێن لە بەرامبەر ئەو شۆڕشە ڕاوەستن. ئەوە بووە بەهۆیەوە کە ئەمانە خەریکن ئەم هەلە ئەقۆزنەوە و خەریکن بە نوعی خۆیان بەسەر و شۆڕشادا ئاسەپێنن کە تەبعەن نابێ ئێمە بێتەوەجە بین بۆ مەسەلە، ئەبێ ئێمە حتمەن ئەو مەسەلە بە جددی بگرین بەڕاستی. ئەویشەوەیە کە لە ئەوڵەوە بە شێوەهای جۆر هاتن خۆیانیان ناسان، 4 نەفەر و 5 نەفەر هاتن بەیانەیەکیاندا و منشورێکیاندا و لەوێ بڕێک بەندیاندانا کە ئەو بەندانە لە بەرامبەر ناڕزایەتێکی گشتی کۆمەلگا ڕوبەڕوو بوو. دوای زانیان ئەوە ناتوانێت زۆر سەرکەوتوو بێت، هاتن گۆڕایان و هەوڵیاندا هێزێکی تریشی تیابێنن. سەرێکی ترین شتێکە بەڕاستی ئەو حساسیەتەی بە وجود هێنا باسی ئەوە بوو کە ئەمانە نەیانەویست لەسەر ئەو خەباتێ وایە سەر لە ناو کۆمەلگا لە ئارادایە ئەوە نوێنەری ئەو خەباتێ هیچ کە خۆیان نەبوون، ئەوانەیشی وا لەگەڵ خۆیان ڕانەکێشا هیچێک لەوانیش نوێنەر نەبوون. دوایی هەوڵیاندا دەی زۆر چاکە بە لە ڕێگەیەکی ترەوە وارد بن. ئەوە بوو کە بڕێک نوێنەری حزبی سیاسی لە کوردستانیان هێنا و تێکەڵاوی ئەو مەسەلەیان کرد. لە هەر حاڵا من هەوڵە دەم بە شێوەیەک کاک محەممەد بێنمە سەر خەت ئەگەر ئیمکان پەزیر بێت جا وا دیارە جوابی داوەتەوە ئەگەر هاوڕێ هاوکارم چونکی هەیە هاوڕێ هاوکارم ئەگە بتوانێت دیسان یارمەتیم بدا ئەزانم لە بەرنامەی ئەو ئەم جارەمان تۆزێک تووشی کێشە بووە کلیپێکی تردا بنێت من بە زودی هەوڵە دەم لە ڕێگەیەکی ترەوە کاک حەمە بێنمە سەر خەت. ئەی ئەوانەی ساڵەهایە دێنە مەرگ و جەنگی من بەرخۆدانی گەلجیانە تێبگەن فەرهەنگی من ئەی ئەوانەی ساڵەهایە دێنە مەرگ و جەنگی من بەرخۆدانی گەلجیانە
تێبگەن فەرهەنگی من چینەما کێتان بە حاڵێم بۆ ئەوەی بێتوێمەوە چینەما کێتان بە حاڵێم بۆ ئەوەی بێتوێمەوە هەر دەژیم و هەر لە پێش و چاکتریشدا ڕوێمەوە هەر دەژیم و هەر لە پێش و چاکتریشدا ڕوێمەوە بێنە کوردستان ببینن بانگی ئاشتی خوازی کورد ڕەنگی چۆپی و زەنگی ساز و زیرەکی ئاوازی کورد بێنە کوردستان ببینن ڕەنگی ئاشتی خوازی کورد ڕەنگی چۆپی و زەنگی ساز و زیرەکی ئاوازی کورد ئێرە کوردستانی ئاشتی و مەشغەڵانی شادیە ئاگری کورد هەڵپەڕین و سومبولی ئازادیە ئاگری کورد هەڵپەڕین و سومبولی ئازادیە ئەی ئەوانەی ساڵەهایە دێنە مەرگ و جەنگی من بەرخۆدانی گەلژیان وراي هاوري وراي هاوير ورا بادستي يقبقرين لشاي وشينا لا تكوشينا هاو دنقو هاو رنقي يقبين بتينو تاني وري قولاي أفشك خنشي ومن داري آواتمان أبي برقري بهزي بيرو بروامان أي توارك أي شي كردستان من هلوي شاور واني توم بتو أجوانا نشتمانا كم بتو وارونا كاسوم بتو أجوانا نشتمانا كم بتوارونا كاسوم دستياك بقرين كشتيرياك بين هر هموم البدل باكي مشغل هالبقرين شوازن ببرين هتا دقين دارو بەڵێ بینەرانی خۆشەویست بە شێوەیەکی تر کاک حەمەی خاکیم هێنا سەرخەت هیوادارم لەم ڕێگەوە بتوانین کاک حەمەمان لەگەڵا بێت بە داوای لێبردن لە ئێوەی ئازیز بەڵام هەوڵە دەم ئێستا تەسویرەکەی کاک حەمە باشتر بکەم ئەگەر ئیمکان پەزیر بێت ئەوی شەوەیە کە بێ کاک حەمە لەیرە یەک لەحظە ئیجازە فەرموو کە بیکەم بە هەموو تەسویرەکەی بێت ئەوە بۆ خۆی
زۆر باشە لەر حەڵا هیوادارم بەو شێوە لەگەڵمان ناگە کاک حەمە فەرم و دەنگە تاقیکەر بزانین دەنگە دێت بەڵێ ئەزانم نا هیچ کێشەیەک نییە ئێمە هەوڵە دەین هەر بەو شێوە وا لەیرە ئەچێتە پێشەوە بەو شێوە بیبینە پێشەوە ئێستا بە من دیسان هەوڵێک بدەم کە ئێوە بە تەسویری باشتر بێن بزانم ئایا لەیرە بڵێ ئیسام جارە چونکی تەسویرەکەتان هات بۆ یەک لە حەڵامەوەی ئەتان هێنمەوە زۆر باشە ئێستا ئێوەش لەگەڵمان هەن لەیرەوە هیوادارم بکرێت بڵێ کاحمەجان لە هەر حاڵە زۆر سپاس بۆ بەشداریت ئەزانم کێشەیەکی تکنیکی بوو پێش دێت بۆ هەمومان تۆ دەنگی منت هەیەیترا باشە هیوادارم بینەرانی دەنگی منیان ببێ ئەگەر هاوڕێ هاوکارم پێم ئیشارەیەکم پێ بکایە فقط شتێکم پێ بڵن کە دەنگەیە با پرسیارەکانمان دەست پێ بکەین کاک حەمە ئەوە زیاتر لە 5 مانگە شۆڕشی ژینە لە ئارادایە و ئەو شۆڕشە بەرز و نزمی زۆری بەخۆیەوە بینیوە پێم خۆشە ئاوڕێک بدەینەوە بە کورتی چونکی کاتی بەرنامەمان زۆر کەمە چاوخشان نێ بکەین بەسەر و 5 مانگە زیاتر لە 5 مانگ شۆڕشی ژینە کا حەمە گوایە پێمەڵێن کە دەنگی ئێوە نییە زانم بۆ دەنگی ئێوە نییە عجیبە قاعدەتەن ئێوە بواە دەنگتان ببووە لە لای من دەنگ هەیە من دەنگێوا بیسم بەڵام گوایە لە لەیرەوە دەنگتان نایێت چاوێکی لێ بکەم بزانم هۆکارەکەی چییە قاعدەتەن بەڵێ زانم دەنگ هەیە پێم سەیرە ئەڵێن کە دەنگ نییە ئەگەر تاقیەکی بکەمەوە میکرۆفۆنی کا حەمە لە لای ئێوە گەرەکرێ بازی بکەن شاید میکرۆفۆنەکە باز نەبێت هاوڕیانی تکنیکێر گەر بکرێ میکرۆفۆنەکە باسکەن لەوێ لەوە وا من دامناوە دەی زۆر باش ئەگەر وا بێ بزانین دەنگ هەیە فەرموو کا حەمە قسە بکە بزانین دەنگت هەیە
مەیدانە سیاسەکانە ئەوانەیە لەگیر سەختترین ئەسکەندەدا بیر و باڵی شۆرستێرانەی خۆیان کرد. بڵێ ئێستا بێت دەنگی کە حەمەش ببێت و دەنگی منی شەیە هیوادارم کە حەمە قسە بکە بزانم دەنگەیە دەنگەوە زۆر باشە کاکوژیە نازانم دەنگێ دەی نازانم هاوڕێ هاوکاریشم پێم بڵێت کە دەنگی تۆش دێت ئەگەر بکرێت دەنگی تۆ ببیسێت ینی دیارە بینەرانی شەی بیستن دەنگ زۆر باشە بڵێ دەنگەیە زۆر باشە کاک حەمە ئیشارەی بەوە کرد پێم خۆشە تازە بە من سەریع بڵێم کە ئەو گۆڕانکاریانە بەسەر شۆڕژ ژینا هاتووە تازە دواناگەڕێتەوە بۆ دواوە و بۆ شێوەی وا چێتە پێشەوە تازە کۆماری ئیسلامی منیش لە بیدایە تا پێشەوە کە حەمە کێشە تکنیکەکەی هەلکا هەر ئاماژەم بەوە کردکە کۆماری ئیسلامی پاشەکشەیەکی زۆری کردووە و ناتوانێت تازە بگەڕێتەوە و سەردەمەی کە پێش لە شۆڕشی ژینا ئەمە بۆ خۆی بەڕاستی سەرکەوتنێک و دەستکەوتێکەوە دیارە خەڵکی هەموو ئێرانیش ئەوەیان زانیوە لە شۆڕشیش هەمیشە وایە هەر جۆرەش لە بیدایەتەوە ئیشارم پێکرد شۆڕشم هێرشکردنی هەیە پاشەکشەی هەیە وەستانی هەیە هەموو ئەمانە بەشێکە لە شۆڕش لە هەموو شۆڕشەکانە وایە و ئێستا ئەگەر ئێمەشتی وە بینینەوە خصوصیاتی ئەو شۆڕشەیە کاک حەمە لە دەرەوەی وڵات و لە ناو ئێران زۆر جیاوازن تایبەتمەندەکانی شۆڕشی ژینا لە دەرەوەی وڵات و لە ناوەوە لە چیان بە جۆرێک دەرەوەی وڵاتیشی ئێرانێکی چکۆلارینەیە کوردستانێکی چکۆلارینەیە ئێرانێکی چکۆلارینەیە هەموو گرایشەکانی تایە یا بەو جیاوازیەکی هەیە ئەوەی کە لە ناو کۆمەلگا نزیک بە 8 ملیۆن ئەگەر ئێمە دای بنێن 8 ملیۆن ئێرانی لە دەرەوەن لەیرە لە دەرەوە ڕاست ئەمە هەموو کەسێک ئەیبینێ نیرو هێزە ڕاستەکان بەهۆی ئەوە میدیایەکی باشی فارسی زوانیان هەیە بەڕاستی هەرێکیانە دەتەسانەییەوە ئەو بژوتنەوە بەلاڕەیە ببن لە ناوەڕۆکی شۆڕژگێرانە و ئازادی خوازانە و بەرابری خوازانەی خۆی خاڵی بکەنەوەوان مەسەلەن وەختێ شوعاری ژن ژیان ئازادی ئەگۆڕن بە مردمی هەنابادی ئەوە جیاوازیەکەیە کە ئێمە ئەیبینین لە بینی ئەو دوو دروشمە کە چەند دنیایەک تەفاوت هەیەوەوانە هێزە ڕاستەکان بە تایبەت مەسەلەن دابنێن سەڵتنەت تەڵەبەکان کە جەناحێکیان فوق العادە تونن بە شێوەی فاڵانژی هەرێکیان لە لاکانی تر لا بنوانە لە جریاناتی تریش هەن بەڵام لە دەرەوە بە خۆشیەوە لوێنش خەڵکی ئازادی خوا و تێکۆشەر و بەرابەری خواز و هەموو ئەوانەی تایە بەڵام کە ئەبێ ڕووبدا لە ناوەڕووەدا ڕێبەرانی عەمەڵی خەڵکەکە تێکۆشەران ڕێکخراوەکان هەموو ئەوانە لە ناوە و ناوە بە باوەڕی واقعیترە ڕادیکالترە چەپترە پای سەر عەرز زیاترە و ئەزانێت هێز لە بینی خۆی و لە بینی حکوومەتا چۆنە و لە بینی لایترە ئێوە باسیەکەن ئایا سەرکەوتووە لەوە هۆڵانەوە داوێتی ئێوێ ئەو شۆڕشم مسادرە بکات چەندێک بەدەست ئەی گۆڕێ مەسەلەن گوتیان ئێمە کاڵەتمان پێبن باشە گرێ مەسەلەن 400,000 ملیۆن هەیە خەڵکی بۆ کۆ بێتۆ لاشن بەبێەوە بڵێن شکستمان خوارد شتێکی تر ئەەکەن کارێکی تر ئەەکەن مەسەلەن ئێژێ من مەسەلەن بۆ خۆم جمهوریم پێ باشە بەڵام مەسەلەن سەڵتەنەتی مەودوسی نەبێت سەڵتەنەتی بە جۆرێکی تر بێن پاشەکشێ ئەەکەن خەڵکەکە لە بەقام دیارە مەوەفەق نەبوون بەڵام بەهۆی ئەوان میدیایەکی قەویان هەیە کاکمەیە میدیایەکی قەویان هەیە هەموو تقریبا ئەو میدیا ئەسڵیە فارسیانە کاری بۆکەن هیوایە 24 ساعتە کاری بۆکات بۆ ئەوان خەبەرێکی چکۆلەی ئەوان
ئەنازەیەک گەورە ئەبێتەوە وە خەبەرهای گەورەی تر داپۆشن چکۆلاکەنەوە ئەنا بەڵام واقعیەتەوەیە خەڵکەکەش وشیارن هێزە چەپ و دموکراتەکانیش وشیارن سازمانە سیاسیەکانیش وشیارن ئەوانەی بەرەی نایەڵن ئەو تەجروبە مەسەلا سازمان ئەمنیەتەکەی بمێنێتەوە سپای پاسدارانەکە بمێنێتەوە بەڵام سەرم مەلا دەبێت داوەکەی بگۆڕن جمهوریەک مەسەلەن مجاهدین هەرێکێتی جمهوریەکی ئیسلامی بێمەلا بێت ئەمان هەرێکیانە لەواقع هەر ئەوە بێت سەدەن ناوی جمهوری ئیسلامی نەبێ ینی لە قوانینەکەیە فەرقێکی سەیری وی نییە بەڕاستی بنیادی نییە من پێم وانیە سەرکەوتن بەڵام بەخۆشی ئێمە ئەبینین مەسەلەن لە چەند ڕۆژی ڕابردووە یان لە چەند هەفتەی ڕابردووە چ بڕیارنامەهایەکی ئیشارە بەوە بکەم کاک حەما ئێوە باسی بەرەی چەپتان کرد هەروە بۆ خۆشتان دەزانن چەندانە منشور هاتووە لە ناوەوە هەندێکی زۆر ڕێکخرا و نەهاد و کرێکاری فەرهەنگیان معلمان و زۆرێک لە نەهادەکانی تر بەیانیان داوە ئایا سنگینی و قورسایی ئەم بەرەیە چنێک چۆنە بینن ئەمن پێم وایە وەزنێکی باشی هەیە قورسە بەڵام بەهۆی پرچ و بڵاویەوە زۆر گەورە هێشتا هەیە ئەوانە و بە دەلیلی خەفەقانی ناو ئێران بەهەرحاڵ ئەو ڕێبەرە عەمەڵی پارێزن ناتوانن خۆ دەستیان ئاوەڵا نییە وەکو دەرەوە ئەوانە هێزەکە قەویە بەخۆشیەوە بەڵام ئەگەر یەک بگرێتەوە ئەگەر کەمێک بەرینتر بێ ئەگەر خەڵکەکانی تیا بێ مەسەن خاستی خەڵکی کوردستان و بلوچستان و ئەوانەی جەستە بێتەوە ئەگەر هیچ ژنان هی جوانان هی ئەقەلیەتهای جنسی هەرچێکی ناوەنێ مەسهەبی هەر شتێک وانە ئەکرێ دموکراتیزەتر بێ ئەکرێ کراوەتر بێ و ئەکرێ وەزنێکی زیاتر بەڵام پتانسیێڵەکەی هەیە ئەمریکا ئەمانە ناتوانن بەرەی ڕاستەوە بەو هەموو میدیاوە ئیمکاناتەوە سیاسەتەکانیان ببنە پێشێ مثلەن پاشەکشێکەن یا بیگۆڕنەوە ئەوانە دلیلی ئەو بەتی کە قەویە ڕۆشنە و تەجروبەی ساڵی 1950 هەیە ئەک مەحیا خەڵکی ئێران ئەوەی کە تاریخ بزانێت ئەوەی یا عمرێکی ڕۆحانیەت لەلایەکەوە سەڵتەنەت لەلایەکەوە ئەم دوو هێزە باعسی دواکەوتووی ئێران بوون دێتی جاری وایە لەگەڵ سەڵتەنەت کردیەتی ئەم دوو هێزە ئەگەر پەراوێز بخرێن ئەگەر کەم هێز بکرێنەوەوانە خەڵک بە ڕزگاریەکە ئەم دوو هێزە چه جمهوری ئیسلامی و چه سەڵتەنەت بەشێک لە نامەتیەکان و مشکلاتی خەڵک بوون لە یەک قەرنی ڕابردووە کاتمان زۆر کەمە چ مەشروعیەکان جریانی ملیبوونی نەوتان لە ساڵی 1332 لە 42 لە 57 هەموو سەڵتەنەت و جمهوری ئیسلامی و ئیسلامیەکان بەشێک لە کێش دموکراسی ناگا بە باوەڕی من بەبێ ئەوە تەکلیفی ئەم دوولا ڕۆشن بکرێتەوە بڵێ کاتمان زۆر کەمە ئەزانم کە کێشەی تکنیکی بوو بە باعثیۆنە ئەمامان پێمان خۆش و بە تێر و تەسەلی قسە بکەین لەسەر مەوزوعە کە دێتە سەرەوە مەسەلە ئێستا نەکەرە و لایەنانە بۆ خۆی لە ئاسی نێونەتەوەیش هەر خەریکی هەوڵدانێک هەنەوە لە مونیخی ئاڵمان کۆبوونەوەیەکی ئەمنیەتی لە ئارادایە هێندێ لایەن هەر لەو سەڵتەنەتە لە بوشتیان داوت کردووە لە شوێنی تر هەروە بڕێک لە لایەنی تریان داوت کردووە وەکو وێنەری حزبی سیاسیوانە کە تەبعاً هەمووی نەبووەوە بۆ خۆی دابڕان پێکێنە لەو شۆڕشەدا مەتەرسیەکان و هەلو فرسەتەکانی ئەو شۆڕشە کامانە نەکرێ بە کورتی لە پێشە ئەو فرسەت و هەلو ئۆپۆرچۆنیتی بە قەولی ئینگلیسی کە هەیە لە بەردەسا
ئێمە هەلێکی زۆر چاکمان بۆ ڕەخساوە چ لە ناوخۆی وڵات چ لە دەرەوە لەگەڵ خاست و ئاواتەکانی خەڵکی ئێران و خەڵکی کوردستان و بلوچستان وانە ئاشناترن. ئێمە مەسەلەکان گەلێ دەستکەوتمان بووە، زۆر زیاتر هاتووەتە مەیدان، ژنانی زۆر زیاتر هاتووەتە مەیدان. ئەگەر لە ساڵ 1350 هەر چەپەکان و یا تەنها خەڵکی کوردستان بوون لە مەقابلی جمهوری ئیسلامیە بوون، ئێستا بەخۆشی و لانی زۆری خەڵک و ئەکسەریەتی قەریب ئێتفاقی خەڵک جمهوری ئیسلامیان ناوێت. ئەمانە هەموو دەستکەوتە لەولاوە ئیسلاح تەڵەبەکان وەلانراون، حتا شۆڕشەکە وای لێ هاتە کەسێکی وەکو مەوسەوی بە نەوعێکەژێ گزارێکە بێ بکەین یعنی گزاری مدیریت شده ئەوەی کە بە ئیسلاح ناوێنێن. لەباری دەستکەوتەوە دەستکەوتمان زۆرە، تەجروبەمان هەیە زۆر لە دەرەوەی وڵاتن جوان نەزانن، تەجروبەیان هەیە، ئاگدارن، سوشیال میدیا هەیە، دەتوانین خێرا دەنگی خۆمان بە هەموو لایەک بگەیەنین، میدیا هەیە، فرسەتی زۆر چاکمان هەیە. بەڵام بە باوەڕی من مەترسیش هەیە. مەترسی زە کۆنەپەرستانە بە ئەمە شەڕی دوو دنیای نوێ و کۆنە. دنیای کۆن بە ئاسانی ناڕوات. ئەو ئیمتیازاتە ئەو میلیاردها دولاری نەوتیە دەست شتێک نییە دەستی لێ هەڵبگرێت. ئەنواعی پیلان و تەوتەها کات. جا شەڕی کورد و تورک سازکە، جا شیعە و سونی شەڕی شیعە و سونی سازکە، موسڵمان و بێدین سازکە، عەلەیهی بەهایی بێت. مەسەلەن ئێستا شتێکیان بەدەستەوە گرتە بە ناوی تەمابیەتی ئەرزی خەڵک ترسێنن، هەموو هێزە کۆنەپەرستەکان کۆکەنەوە یا خەڵک تەحریک. ئەوانە پیلانایەکە کە هەیە، بەڵام بەخۆشیەوە هەمووی ئەوانە قابل پوچەڵبوونەوە هەیە. شیاری ببێ ئەگەر ئێمە میدیایەکی چاکترمان بێ، ئێمە خەڵکی تێگەیشت و پێگەیشتوین لە کوردستانە. ئێستا ئەگەر لەسەر کوردستان قسەکەم بە هەزاران خەڵکی تێکۆشەرمان هەیە. کات مەحیا هەر چەند سەعاتێک پێش لەوە مەسەلەن تومارێک بڵاو بووەتەوە داوای ئەوە کاکسان ڕۆشن بێ بەدەیان و زیاتر لە 100 کەس ئیمزای کردووە لە چەند سەعاتەوە. ئەوەیە خەڵک بەڕاستی پیان خۆشە کە ڕۆشن بێ بزانێت داوای چی ئەکان، لانی کەمەکەی چیەوەوانە هەم لە سەتەی ئێرانیش ئێمە بزانین چیمان ناوێت. ئێمە سەڵتەنەتمان ناوێ جارێکی تر بە هیچ ناوە، ئێمە جمهوری ئیسلامیمان ناوێ، ئێمە سکولاریزمان ئەوێ، ئێمە ئازاد بەرابەری ژن و پیامان ئەوێ، ئێمە لەحوی ئێعدام و زندانی سیاسیمان ئەبێ. ئەمانە فرسەت بۆ ئێمە زۆرە، دەبێ بتوانین لەو دەستکەوتانە ئیسفادەکەین کە بە پیرۆزی نزیکتر بین. بڵێ کاک حەما، هەروە پێشتریش باسمان کردەوەش بۆ خۆتان ئاماژتان پێکرد و منیش پێش لەوە کێشە تکنیکەکەیەوە جێبەجێ بێ ئاماژەم پێکرد. ئەو شۆڕشە لە کوردستانەوە دەستی پێکرد و لایەنی ڕاستی ئەو پۆزیسیۆن هەوڵی داوە بە مەترحکردنی هەروایە سێش لە قسەباسەکان ئاماژتان پێکرد بە مەسەلەی تەمامیەتی ئەرزی و یا تەهامدان لە ملەتەکان وەکو تەجزیە تەلەب و شتی وە بسوێتی ئەو هێزانە و یا ئەو کەمایەتیانە ملیانەی وا لە ئێرانە کەمیش نینەوە، کوردەوە، بلوچەوە، تورکە، عەرەبە و زۆر شوێنی تر هەن و هەمووشیان بەڕاستی زۆر هەڵسوڕا و یەکگرتوو پێکەوە فعالیەتیان کردووە. ئایا ریسکی ئەوە هەیە کە لەم شۆڕشەدا سەریان بێکڵاو بمێنێتەوە کەس بایەخیان پێنەدا؟ شتێکی وا بە نەزەرەوە هەیە؟ ئەمن پێم وایە ئەگەر لە پرسیارەکە باش حاڵی بوو بێتم، لە هەموو قۆناغێکە لە هەموو شرایەتێکە ریسک هەیە، بەڵام ئەو ریسکە چەندە و چەند ئەتوانین مدیریەتی بکەین. ئەو ریسکە هەیە، هیچ کارێک بێ ریسک نییە، بە تایبەت لە تەحوڵاتی کۆمەڵایەتی سیاسیە هەمیشە ریسک هەیە. بەڵام ئەو ریسکانەی کە من پێم وایە خەڵک و شیارە، بەڵام ئەمە بە معنای ئەوە نییە نەیارەکان یا دوشمنەکانیش دەستیان بەسراوە، ئەوانیش دەتوانن پیلان بگێڕن. مەسەلەن ئەڵێن خەڵکی کورد پێویستی بە یەکگرتوویەکی زیاترە، ئەوان زۆر حەولە دەندایەک ببن عەلەیهی لاکانی تر ئیسفادەی لێ بکەن.
ئەوان زۆر حەزەکەن توازێک دروست بکەن و بەڵکو ئەم یەکێتی و یەک ئاواتیە لا ببن. جایزە بە سەرکوت بێ، بە کێشە بێ، بە بەرتیل بێ، بە وعدەی دوا ڕۆژ بێ بۆ پۆست و مقامێک وانە چی ئێمە وشیارتر بین، هەرچی توتن بین و هەرچی ڕۆشنتر بین کە چیمان ئەوێ و چیمان ناوێ هەردووکی. ئێمە لە دەورەی شا ئەمان و شامان ناوێ، بەڵام زۆر ڕۆشن نەبووین چیمانەوێ. ئێستا ئەگەر ڕۆشن بین ئێمە سەڵتەنەتمان لە هیچ فۆرمێکیان ناوێ، ئێمە حکوومەتی مەذهەبیمان لە هیچ فۆرمێکیان ناوێوانە و ئێمە بەرابەری ئازادی خۆشگوزەرانی ژینگەیەکی سالم دۆستایەتی سڵح و ئاشتیمان ئەوێوانە ئێمە بە خەڵکێکی زۆرین هێزێک و ئەتوانین بیبینەوە چون مترەقیە، فەرهەنگێکی چاترە، زوانێکی چاترە، عەقڵێکی چاترە لەسەر علم و لەسەر زانست و ئەوانەی کە نەیاری ئەو جنبشەن لە خوراپە لە شتی دژی علم و دژی زانست ئیسفادەکەن. هەر ئێستا مەسەلەن بۆ زەلزەلە هاتووە مەلایە ئاخوند هەیە دەڵێ وەزە ناکراوە بۆیە زەلزەلە دێ، خوا ناڕاستیە. ئەوەی بەرەی علم و بەرەی چەپ و بەرەی دموکراسی بە علم تەوزیعی ئەدات. دەڵێ ئەگە تۆ ماڵێکی چاتر دروستکەی لە ژاپۆن ماڵ نییە بۆیە ئاوای دەیدێت، ئەمە هیچ ڕەبتی بەخوا و لەو نازانم بە قەهری تەبێت. من پێم وایە ئێمە ئەو زەرفیەتە ئەو پتانسیەلەمان هەیە کە بە پیرۆزی کەمە یەک مەسەلە زۆر کاتم نەماوە کە دەوروبەری 5 دقە وەختم هەیە بۆیە بە کورتی ئەویشەوەیە کە شستان ئەلعانە تقریبا هەموو ڕۆژانی جمعە خەڵکێکی زۆر دێنە سەر شەقام. لە ئەوڵەوە ئەگەر ئەمان بینی زۆر شعاری ئاینی لە دروشمی ئاینی لە ناو داخوازیەکانیان نبوو، بەڵام دواتر دیمان ژنان هاتن، دواتر دیمان خەڵکی تر هاتن، دروشمەکانیان گۆڕدرا و حتا مەولەوی عەبدولحەمیدیش بۆ خۆی زۆر لەباری قسەکانیەوە زۆر گۆڕاوە. بۆ نمونە ڕۆژی هەرم جمعی ڕابردووە باسیەوەی کرد کە خەڵکی ئێران حکوومەتێکی ئاینیان ناوێت. ئەمانە بۆ خۆی ئەتوانێت چی بێت کە ئەو هاواهەنگیە لە بینی هەموو شوێنەکانە بە تایبەت کوردستان کە هەمیشە لەسەر سەحنا بووە لەسەر خەت بووە لەگەڵ بلوچستان هاواهەنگیەک بێت کە لەو وەزیەتەی کە ئەتوانێت وەکو خەتەرێک ببێت مەسەلەی ئاینی، ئەوەی کە خودی بەلوچستان نزیکە لە تاالبان و هەموو ئەمانە چەرێک ئەتوانێت هەوڵ بدەین ئەو یەگرتوانە وای لێ بکەین کە هاواهەنگ بچینە پێشەوە 100% دروشمەکانیش زۆر پێشکەوت و خواز و ڕادیکال بێت. من پێم وایە ئەکرێ ئەمەیە کردومان بە دەرەجادێ دەتوانێت زۆر باشتریشی بکەین لە داهاتووە و لە ئێستا ئەگەر ئێمە دیسانەوە چۆن سەر ئەوە کاکمەحیە ئەمە ڕۆشن بین چیمانەوێ، مەسەلەن ئێمە حکوومەتی مەذهەبیمان نابێ، تێکلاوی مەذهەب و حکوومەتمان ناوێت، تێکلاوی پەروەردە و مەذهەبمان ناوێ، مەذهەب بێتە ئەمری خصوصی خەڵک بێت، هیچ دەستگایەکی مەذهەبی نابێت لە بودجەی دەوڵەتی شتێکی پێ بدرێت، دەبێت ئەڵیات بداوەکو هەموو کەسێکی تر ئەویش چاکە زەنەنی یەکم لا خوند و مەلا و نەهادی مەذهەبی لە ئێرانە هەیە بە ملیاردی ئەبێت وانە ئەوە دەبێت هەر ڕۆژی هەوڵ تەواو بێت، هەر ڕۆژێ ئەگەر ئێمە بزانین چیمان ئەوێ خەڵکی بلوچستان و کوردستان هەیە، تەنها مەسەلەی مەذهەبی نییە لەو دوو بەشەکە سنین و ڕەبتی ئەسەن بە مەذهەب نییە، بەڵام ئەویشە هەیە هەڵاواردنی مەذهەبی هەردوو لە نان هێشتووە شتەوێ، نان هێشتە سەنعەتی ببێ، نان هێشتە ئاوەدان بێتەوە، کوردستان بۆ کۆڵبەر هەیە هەرو مشکلە لە بۆ سوکبەر لەوێ قەیان لێەکەن بە بەنزینەکەی خۆیان یان سووتێنە
جا من ئەڵێم ئێمە دەرکە چارەکەیشمان مشتەرەکە ڕێگەکە ئەوەیە کە دەست لە دەستی یەک هەڵپێکین داوای ئەمانە مەسەلەن ئەڵێم دابینکردنی مافی چارە نووس حەقی تەعینی سەرنوێشت ئەمە شتێکی دموکراتیکە ئەمە شتێکی ئینسانی و ئازادیەکی سەرەتاییە بۆچی نابێت خەڵک بتوانێت تەعینی مافی چارە نووسی خۆی بکات بەرحاڵ لەسەر شتە چکۆلەکان و لەسەر شتە گەورەکان ئێمە زۆر اشتراکمان هەیە دەتوانین پێکەوە کاری هاوبەش بکەین تێکۆشەرانی بلوچ هەر لێرۆ من داوا لە ئێوەی شەکەم بتوانن زیاتر لە تێکۆشەرانی بلوچیش بێرن قسەیان ببێ قسەی کوردستان و شوێنەکانی تر ئەمن پێم وایە داهاتوو زۆر ڕۆشنە من لە ژیانی خۆما قەت ئەو نەخۆشبین نەبووم ئەو نەگەشبین نەبووم کە ئەم کۆماری ئیسلامیە هەلومەرجێکی زۆر باشترا بین کە شایستەی خەڵکی کوردستان و خەڵکی هەموو ناوچەکەیە. کاک حەمەدجان زۆر سپاس بۆ بەشداریتان دیسان داوای لێبردنەکەن لە بینەرانی خۆشەویست بۆ کێشەی تکنیکی هاتە پێشەوە کاک حەمە نەیتوانێت لە ڕێگەی ئەو ستودیۆوە ئێمە هەمانە وارد ببێ بەڵکو من لە ڕێگەی سکایپەوە هێنام هیوادارم دەنگی هاتبێت و کەڵک لە قسەکانی کاک حەمەمان وەرگرت بێ دیسان داوای لێبردن و زۆر سپاس بۆ تۆ کاک حەمەیادیس زۆر مەمنونش داوای لێبردنەکەم ببەخشن ڕۆژە ڕۆژگاتان خۆش زۆر سپاس زۆر مەمنون. بینەرانی خۆشەویست بۆ جۆرە خەریکی دینە کۆتایی بەرنامەی ئەمجارەمان بەرنامەکەمان لە دیسان کە باسم کرد کێشەی تکنیکی وای کرد کەم مەجبور بووم لە ڕێگەیەکی کەوە بهێنم بەڵام هیوادارم قسەکانی گەیشتە بێت و ئەگەریش جێبەجێ نەبوو بێ لە دەرفەتێکی ترا لە خزمەت کا حەما بین ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باواتە خوازم و هیوادارم هەموو کاتێ ژیانتان پڕ بێ لە کامرانی و سەرکەوتن بۆ هەموو لایەک ئەموو کاتتان باش. کوردستانیە زۆڵفر زۆڵای ڕزگاریە ژینای ژینستانیە ناوی تۆ ڕەمزی ئازادیە ئەو ڕێزمە زۆڵ بەرداوایە سەرچۆپی شاروێرانی وای سەتەم ئاورەتێ بەرێ بۆ لە ژن و ژیان و ئازادی ئای لاجم خەڵی زاڵم دیمنی ئازادی بدێنم ئەیوای جێگەم هەموو لەمەتاوە و ساڕێژ دەکاتێنێ نیگاوری هیواداریە وەک بولبولیێوەهاریە پرێچێکەی ڕەهایێ عەترێ بوڵۆوەهاریە مژدەبوون بۆڵوات بەهات شن بۆ مرگۆ زەر ئەمان هیوادارێ بەڕۆ ناکەیت دەی ببێنم ژی